وازین ساڵی 2020 ساڵی نوێ بێتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەموو گەری کورد. هیوادارم ئەو دەنگ و چەڵەمانەی دروست بۆ بە گەری کورد لە ساڵی 2020 هەمووی کۆتایی پێ بێت. گەلی کورد بکوێتە خۆشیەوە، زیاتر خۆشی ببینێ. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوڕێک باتەوە لە خەڵک. هیوادارم ساڵە نو یا 2020 ببیتە دیهاتنا ئەوەتا دێرینا gelê Kurd û gelê Kurd bikete û amanca ku mêjeve çawaret ket û bikete û amanca. İnşallah salek pilla xoş û şadî debêt. Avatî milletî Kurdê te dê inşallah salek pilla bereket debêt. İnşallah heman bek dest devletê Kurdî radigehînin. پیروزباهی 2020 کمل کردستانه never give up on Kurdistan. هیوی دارم سرکفتی بن، آزاد بن.